ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیا دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان و هەروەها بینەران بێت کە ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە وردە لە کۆتایی ساڵی 2013 نزیک دەبینەوە. ئەمەش لە کاتێکدایە کە هەوڵەکانی هێزەکانی جیهان بۆ بەڕێوەبردننی کۆنفرانسێکی ناسرااو بە ژێنێوی تو لە مانگی 22 مانگی یەکی ساڵی داهاتوو بەڕێوەیە زل هێزەکانی جیهان پێیان خۆشە بەڕێگای ئەم کۆنفرانسە گواستنەوەی سیاسی لە سووریا بکرێتن کە لە کۆتایی بە شەڕی ماڵوێرانکار بهێنرێتن کە بەپێی راپۆرتان بەهۆی ئەم شەڕی ناوخۆ 120,000 کەس جانیان لەدەستداوە بە میلیۆنان کەسی دیش ئاوارە بوونە. بەڵێ ئەم شەڕە هێشتا نەوەستاوە و سووریەکانیش هێشتا ڕوویاندا وڵاتانی دراوسێ وەک ئۆردن، لوبنان، تورکیا و عێراق و بە هەرێمی کوردستانی عێراقەوەش کردووە و بەپێی راپۆرتان ژمارەیەکی جیهادی خۆیان گەیاندۆتە ئەم شەڕەوە ژمارەیان لە زیادبووندا و ترسیەوەیە کە پێگەیەک بۆ ئەڵقاعیدا دروست بکرێتن و زۆر پرسیاری دیکەش و زۆر ڕووداوی گرنگی دیکەش لەم ساڵە لە 2013 لە سووریا ڕوویدا. بۆ پێداچوونەوەیەکی ورد بەم ڕووداوانەوە هەروەها مانای چێ بۆ ساڵی 2014 لەگەڵ دوو شارەزای کاروباری سووریا قسە دەکەین. دکتۆر کەمال سەیدۆ بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ڕێکخراوی گەلانی ژێرگەفە و هەروەها دکتۆر کامران هاتابدۆ ئەندامی سەرکرداتیە پارتیە یەکەتیە دموکراتی کورد لە سووریا لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر کەمال سەیدۆ ئەم کاتت باش. ئەم کاتت باش مۆتەبەر خۆم چاوی باشی زۆر باش زۆر مەمنونی جەنابتین ئێمە باشی نەگەرێەوەش باش بن. بەڵێ دکتۆر کامران ئەم کاتی جەنابیشت بەخێر. کاتم باش سەرچاوە خواڵێ. بەڵێ دکتۆر کامران با لە لای جەنابەت بمێنینەوە و ڕاگەندراوە کە جەنابەت یەکێک لە ئەندامانی شاندەی کوردی کە بەشداری لە کۆنفرانسی ژنێوی تو دەکەی پێم خۆش بۆ خەبەرەمان بۆ پشتڕاستکەیەوە و ئێوە بە شێوەگانی چ بەرنمەیەکتان هەیە بەرنمەیەکی گرتوتانە یاشە لەو خۆناغەدانی نەبزانین کوردەکان چۆن بەشداری لە کۆنفرانسی ژنێوی دوو دەکەن. بەێ بەری هەر تشتکی سپاس جووەرە سەبارەتی بەشداربوونا ما کوردان کنگرا جنێفێدا ئەم وەک ئەنجومەنان نیشتیمانی یا کورد لە سووریێ هێویدارن و ئەم کانبن کورد وەکە یەک شاندە وەکە یەک هەیات بەشدار ببن مەبەست هەردوو ئەنجومەنên کورد ئەنجومەن نیشتیمانی یا کورد و ئەنجومەنا گەل یا ڕۆژاوای کوردستانê لەگەل هەفتوو یەک شاندەیە هەف بەش کوکانه بن نرتیا برجواندی و داخوازه ملت کرد بکل جنیف بشتار بله اگر هات و ام نگیشتن به هفواتنه که لگر برای خاد انجمنا گلدا هنگ ام وقت انجمنان اجتماعی یا کرد به سریخا هول بدن کل جنیف وقت شاندک کردی لور به سریخا بشتار بله اگر هات و جواکان نابنتوی الا بخوازکو شانده‌ها رکبری یک شانده و هنگ شانده ماجی و تبلی شانده رکبری بیشتری به سبب کردی داخازن من وقت دواره بشترگونه دواره سیاسی دا هم داخازن به کردی سوریه که دموکرات آبا به کتی دا ملت همو مروبان و همو پیکاتین اولی و یه نتوی وکف پاراهی با و ملت کرد بگیدن مافه چارنوس خواه هەندێک چارچاوایەکی دیا سوورێدا. بەڵێ دکتۆر کەمال سەیدۆ چەند گرنگە بۆ کوردەکان بابەوە دەست پێ بکەین کە بە یەک شاند بە یەک بەرنامە بەشداری لە کۆنفرانسی ژنێوی دوو بکەن. ماتەوەخان گەلێک گرنگە کوردی سووریایە بە دەنگێکی بە شاندێکی بەشداری جنێف بن ji ber ku Cinêfê di paşa roja Sûriye siba roja Sûriye tê teyînkirin wexta ku Kurd beşek ji rikeberiyê bin çi rikeberiya Erebî çi ya İslamî nizamiya çi dibe wê wextê fersenda münaqeşekirin û behskirina pirsa Kurdî wê kêmtir dibe her wiha dijmin û neyarên azadiya Kurd bi taybetî hikûmeta Tirkiye û Saûdî Erebistan û Qeter û rikeberiya İslamî Urûbî ya ku serkêşiya wê ji aliya îtilâfa Sûriye ve tê kirin ew naxwazin mesela Kurdî li wir bê behs kirin ew dixwazin hemû tişta derbasî
برلمانا کو سبا لسوریه بیت هلبجارتن وقتا کو بشار تک چو هینا بشار تک نچویا هینا برلمان آوا نبوی او دخوازن لو داره بحثا پرسا کردی بکن تجربه تاریخی جش بمانا رکابریا سوریا تایبتی اختلاف داری کو بگینه دسالات بجمانتیا کردان دکه ایرو کو خلقی می عفرین کوبانه و جزیره برشین خوارن و آب و درمانتونه یک سبب او کو اختلاف دجمانتیا آزادیا کردان آشتی الهرم کردان دکه لوما گرنگه کو کرد بیک دنگی هرن جنیفه بله دکتور کامران برای جنابت چه ئاستەنجێک هەیە کە کوردەکان نەتوانن بگەنە ڕێکەوتن بۆی کە بە یەک شاندا بە یەک دەنگ بەشداری لە کۆنفرانسی ژنێڤ بکەن یعنی پێم خۆش بوو جەنابەت باسی جیاوازیەکان بکەیت جیاوازیەکان لەسەر چینە باوەریامە جیاوازەکان ئەوە کو هەن ئالیەن سیاسی کوردی لسوری هەنە کو ئەجندەیەن دەری بەرژەوەندی ملەتی کورد لە سووریە گرێداینە یانی گرێدای فلان هێزا کوردستانیە ئا بەشەکیدنی کوردستانی یان فلان هێزا کوردستانینە ئەگەر ئەم هەموو بەرژەوەندیان ملەتێ کورد لە سووریە دەسەر هەر تشتکی را بگرن هەنگێ تجدداهی دناوبەرا مەدا نامینە و باوەریا من ئیرۆ ڕۆژ ئەم گشت کوردستانینە و کوردستان یەک وڵاتە و ملەتێ کورد یەک نەتەوە لە ئیرۆ ئەم وەک هێزێن سیاسی ئێک خەڵکەی کورد لە سووریە دەبێ ئارمانجامە ئەو بەبەری هەر تشکی پاراستنا بەرژەوەندی داخواز و بیانا خەڵکێ مەی لە ڕۆژ ئاوای کوردستانê به بپêmanî îro roj ji ber ku çavê xelkê gîl were û ji ber ku pêşeroja Sûriyê giştî û a milletê Kurd li Sûriyê îro roj tête nexşandin ji ber wê jî divê ev nîşana xebata muxabin hin hêzên Kurdistanî hene hin hêzên Kurd hene ku ecindeyên din dajûn lê baweriya me tirê ji yekbûnê pêvar pêşiya me tinene eger bi rastî em dixwazin hin daxwazên milletê Kurd bicî bibin hingî ji yekîtiyê pêva li pêşiya me turênînin. بەڵێ دکتۆر کەماسی دکتۆر کامران باسی سووریایکی دموکراتی کرد کە مافی هەموو لایەنێکی تێدا دابێن بکرێتن بە گەلی کوردەوەش جەنابەت چ جۆرە سووریایەک دێنە بەر چاوتان کە بکرێت مافی کەمایەتیەکان بە کوردەکانەوە بە مەسیحیەکانەوە بە کەمایەتیەکانی دیکەی نژادی و ئاینی بکرێت معتبر خان از آرمانجا سرکیا ریخستنا میا کومالا پشگیریا گلین بندست سالایا هم جبو تکبرنا رژیما دیکتاتوری شامه کار دکن خبا دکن جبو کو اشکنجن کرن سوریا کا دموکرات سوریا کا فدرال بیت آواکرین کو همو خلق تدا آزاد بجیلینها خمو و هستین مل جم خلقی می برچی تعزی کو آبنینا درمانینا الجموان هم دخوادن لپیشی افشرق قریج راوستین ها امنما بسوریا که دموکرات دفتن جبر کو خلقی می برچی بونا را دمره درمانینا آگرو یعنی هزا رژیم فروکین رژیم برمیلان داده جن سر خلقی رکبریا اسلامی یا کج آلی ترکیه وطه دستکرین ملت مدره بین روزانه سری خطیجه دکن دوی پیشینها اب آگر راوسته هیزن چکدارین اسلامی دوی اموان تک ببنج برکون مترسیه هری مزن لسر سباروجا سوریه نما مروفت کاری بحثا رژیم تنه بکه رژیم مگلک بحثا وکری لی مترسیه که هینا پیستر هینا که هینا خطر اوجی هبونا رکبریا چکدار یا اسلامی لسر عرض سوریه که حروج خلقی دکوژه خریستیانان ئاسووری سوریانیان کوردان دراوینن دکوژن بەڵێ دکتۆر کامران خۆتان دەزانە بەم دواییانە ناوی پیڵای کاربەدەستی مافەکانی مرۆڤ سەبارەت بە سووریا کوتی کە لە سووریا دەست لە تاوانی دژ مرۆڤایەتی و تاوانی جەنجی درراوە ئەوە بەرپرسیارەتەکەی تا ئاستی باڵا بە سەرۆکی وڵاتیژەوە دەگرێتەوە جەنابەت چەندە ئاگادارن کە سەرۆکی سووریا بەشار ئەسەد چ ڕۆڵەکی لە گواستنەوەی سیاسیدا دەبێتن ئایا هیچ ڕۆڵی دەبێت یان نا بله خواه من دوید سیاست دا مرا راستبین به تشتا وقت هیا ببینه نکو وقت دلی مرا دخوازه مرا ببینه لسوریه تشتک چه نابه به دخوازه بشار اسدی هر چندی او مرووکی توتالیتره مرووکی خونمجه دوی رولا خواد سوریا پیشاروری دا تنبه لی راستی اوه اگر ام ایرو دخوازن چارسری کشیا سوریه به دیالوگ چارسر بکن و گابه واته اوه آلیه دن یعنی آلیه رژیم تک و تن بشار اسد دکانه بریاره بده بر ویجی پیشاروجا سوریه جنیفه
وركبري ورجيما سوريا الرجيم دجي سركي ورجيم بشار اسد دبي لغور داخازه هر دو آلیان پیش روزا سوریه ولا دست نشان کردن لی ام وکر رکبری به گمان ام دخوازن و امل سرویه که سور بنجی کت سوریا پیش روزه دا رول بشار اسد نه تنه بشار اسد همو کسین کو یک لایانه دفکرن همو کسین دیکتاتور همو کسین کو دخوازن سوریه یک رنگی به همو کسین کو دفکرن سوریه یک نتوه هبه یا یک اول هبه یا یک ایدئولوژی هبه دوی رولا وان پیش روزا سوریه دا نبه لی اف تنه داخوازه ما ام جبوه حول ددن و حیات جماعت تیجی امیش بوه بخفتن لیکا حیا کنگی مرا کبسر کفه دره مرا راست بیم با و سیاستان نافنتویجی و بگمان رولا که مزن بلیزه ایرو روژی سیاستان نافنتوی مخابن بر ویا که درکو رژیمی جی بشک خواد پیش روژا سوریه ده هبه افجتش دیاره و گلک آشکره دره مرا ببینه حسندی نبدلی میجی بله دکتر کمال سدو زور تبینه چی رازبینانه وکو دکتر کامران فرموی جمال لیبو جناب لو باره و تده فرموی اگر زحمت نبه مبست چی مەبەستم ئەوە بوو کە دیارە دەگوترێتن کە بەپێی راپۆرتەکەی ناوی پیڵای کە کوتی کە لە ئاستی باڵا بە سەرۆکی وڵاتەوە دەستیان لە تاوانی جەنجیدا هەبووە پرسیاری من لە جەنابەتەوەیە ئایا ڕژێمی سووریا سەرۆک بەشار لەسەر تا چ ڕادەیەک ڕۆڵی دەبێتن لە گواستنەوەی سیاسی لەم وڵاتە بە تایبەتی کەسایەتی بەشار الئەسەد ئایا دەبێ هیچ ڕۆڵی هەبێت یان نا؟ معتبر خان بشار الاسد در پرسیار یکیه جبر حمو کشتن و قتل عام گل سوریه هاتنه کرن جه آدار 2011 دا و بری ویجی بر پرسیار جبر کو او سروک رژیم که دیکتاتوریه لی پرسیار او آلی رکبریه دستی وان پاکش نا او همو هزین چکدارن رکبری بشدارن بکشتنا خلکی دا اگر هاتو مروف وان تاوانن آشکره بکه ادویجم هم سروکن رژیم هم سروکن چکدارن رکبری سوریه دوی وان در یعنی بدن دادگین ناف دولتی جبر تاوانن شر لی امنها دخوازن شر راوسته وقتا کو شر راوسته بشار الاسد نوینرتیا بشکی خلق سوريا دكي نوينرتيا علوية دكي حتى رجع يرو نوينرة كي دنتنايا عيني وقت دا نوينرين سنية جي هر اون ام رازينا رازي از نرازينا ند بشار الاسد وند ائتلافا الاجتماعية سوري لي از شبكم اب نوينري بيكاتيين سورينا لعالية كي بشارة لعالية كي ائتلاف سوريا از بوان نرازينا از دخوازم او بين دادگاه کرن جبر توان شر لإيروش بوكو شر راوسته از مجبورم وبيوسا ام رياليستن دوي ام بحر كثيرة باخذن لي سبا اگر مجال شي بو دوي بشار الاسد دوي سروكن ائتلاف سروكن ارتشا آزاد وركبريا چکدار همو بين شاندن جبو دادگاه ناف دولتي جبر توان شر ئێستا پێم خۆش بوو ئەوەتان بۆ بخێنەوە لە سایتی ئەلعەرەبیە زمانی فارسی وتوێژێک لەگەڵ باڵوێزی ئەمریکا لە سووریا رابرت فۆرد کراوە تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە ئەنجامی داوە سەبارەت بە کۆنفرانسی ژنێویت و هەروەها ڕۆڵی بەشار الئەسەد لە پاشەڕۆژ دەڵێتن دەڵێ ئێمە هەڵوێستێکی وەکو یەک نەگۆڕمان هەبووە لە سەرەتای شۆڕشی سووریا سەبارەت بەوەی کە بەشار الئەسەد شەرعیەتی خۆی بە تەواوەتی لەدەستداوە و قەت ناتوانێتن لە دەورەی گواستنەوەدا ڕۆڵی هەبێتن یعنی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاشکرایی و هەڵوێستەی ڕاگەاندووە بۆچی ئۆپۆزیسیۆن نایهەوێتن بڵێت کە ئێمە نامانەوێتن شخصی بە تایبەتی بەشار الئەسەد و ئەو کەسانەی کە لە دەورینە نزیکن هیچ ڕۆڵیان دەگواستنەوەدا هەبێ جەنابەت دکتۆر کەماڵ کە باز دەکەی دەبی دەڵێ لە پاشە ڕۆژ ئەمانە دادگایی بکرێن و بەرپرسیاری کوشتنەکانن دکتۆر کەماڵ راست حيث مخابن بريز روبرت فورد حد وقتت قلتنا دبيت نظام جباكو دبلومات شتيك وجيتي خواستن بذي بيجي لنوينرين حكومة أمريكا بتايبتي كاسنكو نها نال سركارن تشتكي دن دبيجن أو دبيجن ويرولا بشار الأسد هبي بتايبتي دقوناغا دسبيكي دا لي أمقشت آليقري ويا كينكو رولا بشار الأسد نميني لي رولا علوي
علویه وکو پیکاته که سوریه دویه بیش برکو علوی بشکنج سوریه و علوی دترسن لسر پاشا روجا خوا دترسن کو بین کشتن قطعام بین کرن لدیجوان یعنی مرور دوی ریالیست به لعینی وقت او کسین کو تاوان کرن جبیر نکه روجا کش روجان وان بده دادگاه ناف دولتی. بله دکتۆر کامران بۆ خۆ دەزانی کە باسی باری سووریا و شەڕی ناوخۆی دەکەین ینی ئەوەندە ئاڵۆزی هەیە ئەوەندە کاریگەری نەک بەسەر ژیانی میلیۆنان خەڵکی سووریادا هەبووە بەڵام بەسەر وڵاتانی دراوسێ تەنانەت دەتوانین بەسەر بڵین هەموو ناوچەکەدا هەبووە لە 2013 هەوڵەکی زۆر دراکە کۆنفرانسی ژنەوی دوو زووتریش بگیرێ ینی ئێستا چ ڕێکەوتنێک هەیە کە لەسەرەوەی دەچنە کۆنفرانسی ژنەوی دوو تازە دەست بەوە دەکرێتن کە چۆن گواستنەوەی سیاسی بکرێ یا بەڕای جەنابەت دەبی کۆبوونەوەکان و ڕێکەوتنەکان پێشی بەڕێوەچوونی ئەم کۆنگرەیە ئەم کۆنفرانسە مهمە بکرێت. ئێمە باوەریا من کۆنگرێ جنێفێ تیپا ئایا ئەبێسیا لە هەڤهاتنا کێشەیا سووریەدا یعنی ئەمێ 22 هەیڤایەکێ نەهرن جنێفێ داکو لە هەڤهاتنەکی ئیمزا بکن ئەو دەستپێکا گفتوگو لە هەڤهاتنەکە دەمدرێژە هەیە و مەهاژی بەردەوام بکە بناوبەرا هێزین ڕێکەبەریەدا و ڕێژیما سووریەدا داکو شەڕ بێتە ڕاوەستاندن داکو ڕێڤەبەریەکە دەمکیژ بوو سووریێ و بێتە دەست نیشانکردن ئەو ڕێڤەبەریە دەمکیژی پێشە ڕۆژا سووریێ و هەڵبژاردنên دەموکرات و سەربخا بڕێڤە ببە ئەڤ یەکا باوەریە من وێ gelek dem baş û ji ber ku gelek hêzên navnetewî û gelek dewletên dirawsê naxwazin ku şer li Sûriye raweste heyanî hin aliyên rekeberiyê jî muxabin naxwazin şer raweste ji ber ku berdewamiya şer da ew keysê dibînin Sûdê werdigirin nemaze jî ev hêzên terorîst ev hêzên çekdar evê ku ji civa û tora Sûriye dûrin li îro hatine nav Sûriye xelkê Sûriye cî girtine ew ji vê şerî û ji berdewamiya şer Sûdê werdikin her wiha jî gelek dewlên dirawsê. Dawya dawî divê cinêv bêtek darxistin cinêv jî ne rûka û ne dune wê demdirêj be di dawya dawî jî her çiqas dirêj bike ji li hevhatinê pêva tirek li pêşê me tune eger bi rastî em bixwazin xwîn rijandin û kuştina xelkê û dervederî û birçîbûn û pêxwasî bi dawî be divê ev şer bête rawestandin her tiştek nev kêfî midibe nev kêfî rejîmê de divê ev yek bête rawestandin û siboya sê salî dine sê mey dine em kê ser pêşeroja Sûriyê hevde bikin bêguman divê Sûriyeke demokrat be û berjewendî û azadî û wekheviya hemû pêkhateyên netewî û olî berçava bigire û berî her tiştî jî mafê mirovan berçava bigire ev tirê pêv ji vê pêva pêşiya me tune ne. بەڵێ بینەران هەروها جۆگرانی بەشی کوردی دەنجی ئەمریکا جۆتان لا بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە و ڕاستەوخۆیە ئێوە بەڕێزیش دەتوانن بەشداری لەم گفتوگۆ گرنگە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 32 دەنانە هەر دەتوانن لەگەڵماندا بن و جۆ لەو بەرنامەیە بگرن لەگەڵ دوو شارەزادین دکتۆر کەماڵ سەیدۆ و هەروەها دکتۆر کامران حاج عەبدۆ لەگەڵمانن. دکتۆر کامران دەکرێت جەنابەت باسی زیاتر ئەوە بۆمان باس بکەیت کە بۆ خۆ دەزانی ئۆپۆزیسیۆنی سووریا بەگشتی زۆر ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە و ناکۆک و جیاوازیان هەیە لە لایکی دیکەوە کوردەکانیش هەر بەمان شێوە بەڕای جەنابەت هیچ ڕێکەوتنێک بەدی دەکرێت لە نێوان کوردەکان و هەروها ئۆپۆزیسیۆنی سووریا بەگشتی ئایا هیچ پشتیوانیەک بۆ داواکاری کوردەکان هەیە یان نا؟ بله پشگیریه که هن آلیین رکبری انگوش هن کسین رکبریش بود داخواز و مافیل ملتی کد بگومان هیا لی مخابن پرانیا پرج رکبریا عرب نخواز بیجم رکبریا سوریش برکو کدجی رکبریا سوری نه پرانیا پرج رکبریا عرب حیانی نهاجی راستی و دادمندیا مافین کد لسوری تی نگریشتی یا جی نخوازه تی بگهیشه اول آجیه کی آلیه دن دبی بهنامه فرابه دوزامه کردیجیش دیالوگ پی و ترل پیشیمه توننه یعنی او رکبریا حیانی پلایا که شوفنیسته جی و مافین کدا تیناگه مخواستی نخواستن اون هفقارین مد سوریا پیشاروجه داجیش برویجی دبی دیالوگ داندن و ستاندن هر نوبره مده بردوان به داکو ام دادمندیا مافو داخوازن ملتی خواه گوان بدن فهم کرن کی جان روا بجی دری بدن فهم کرن نج برکو ام جوان خورترن نج برکو ام رده هیجن چک جبرکو دوزامه دوزک دادمنده دوزک یاساییه همون ملتین جهان خودی مافین چارنوسی نج برویجی دری ملتی کد سوریه مافی چارنوس آخوا به دست بخه
ایرو روز ام وک کرد وک همو پارتیان کرد لسوریه دبینن که او مافی چارنوسی دبید هندر چارچوا یکی دیا ولاتی مسئولیه دابه. بله دکتۆر کەماڵ وا دەگوتری ئەلبەتە چاوەڕوانی هەیە لە کۆنفرانسی ژنێوی تو کە نەخشە ڕێگایەک بێتن بۆ گواستنەوەی سیاسی و جەنابەت لە ڕێکخراوەکەت بە تایبەتی داکۆچی لە مافی کەمایەتیەکان دەکەن ئەم حکوومەتەی گواستنەوە ئەزموونێک بێتن بەو هیوایەکە بۆ ڕێزگرتن لە مافی کەمایەتیەکان هەموو هاوڵاتیانی سووریا بەڕای جەنابەت چ جۆرە گەرەنتیەک دەبێتن هەبێتن حکوومەتی کاتی گواستنەوە ڕێز لە مافی هەموو هاوڵاتیان و شارومەندانی سووریا بگرێت. معتبر خان وقتان هم تماشا دکن لسر عرضه تشتی دبی هیزن کو لسر عرضه شر دکن تو ريزاوان تو حرمتوان جمافي مروباران نينا تو ريزاوان جمافي كمينين أولي ونتويران نينا امنها وقتا بحثا سالا درباس بوي بكن چند روجك معناوي سالا 2013 درباس ببي بقده اي سال دا دو مترانين خريستيان ين حلبة هاتن رواندن حتى انها ام نزانن لكنا دوازده راهبة جباجار معلولة كرناري قديم آرامیان هاتن رواندن ام نزانن باجاروک صدد سیدنا گلک باجاروک دن هاتن ویران کردن کو خریستیان تدا دجین کلیسین کمن تدا نهرمن کردان دور پیشکرین روزانه کردن رواندن لسریا حلب و عفرین رکبریان ها ائتلاف سیاسی ائتلاف اجتماعی سوریجی پیشگیری دیپلماسی و سیاسی ده هزین چکدار هر چقدر به پیوندی مواقعنا لنراستا پشگریاس از زانم از اروپا ما از زانم ائتلاف اجتماعی سوریه پشگریا و سیاست لدیجی مافن مروان و لدیجی کمینه نتوید که لوما دوی گارانتی ناف دولتی هم وقت الجنیف ما بحث کر نتنه دوی بحثاویه کی بکن چاوا ام دسالات جمروفه کی علوي بسينن بدن مروفكي سنينا دفي عملور بنفسينن بين بيساندن غارانتي ناف دولتي ابن كرد خوديه ولاتي خوابن علوي نين قتل عام كرن دجي خوادا خريستيان سوري آزاد بن آزاديه سديست كود مالين خوادا بين باراستن نكو حملين اسلام كرني وكود قرني حفتا وحجدان دا لدجي وان بكرن ابي هان تشتيهان دفي بين مسوكر كرن لي تشتي هري قرن نهار روشك لسوريا تشيبيا فاكوم تشيبيا دبي السر عرضي ام حقيقه اضا بكن دبي كرد اداريين خو خرد بكن خريستيان ولاتين خو خرد بكن خو سريع اضا بكن وسا بكن كو حكومه دمكي وقتا كو ها سر دسلاتي نكار بهن تشتابكي تاني سوريا دا بفشريه. بله دکتۆر کامران جەنابەت دەیڕات چۆن ئەو حکوومەتەی کاتی کە باز دەکرێت حکوومەتی دەمکی باز دەکرێتن یعنی چ جۆرە حکوومەتێک دەتوانیتن بۆ ماوەیەکی کاتی نوێنەراتی سووریا بکەوە سووریا لەو قۆناغە ئاڵۆزە دەرباز بکاتن بەرەو قۆناغەکی هێمنی و ئاشتی یان تازە زۆر درەنگە بۆی بە تایبەتی کە باسی ئەوەش دەکەین کە زۆر لە شەڕکەران لە جیهادیەکان لە وڵاتانی دیکەوە خۆیان دەناو سووریا خزاندووە. بله باوریا من داکو ام لحظ بکن حکومتک دمکی آوا ببل سوریه و همو کاراب دست خواه بینه او دمک دریج باجو او ارکو استباری و حکومت دمکی و گلک دجوار با جبرکو و او حکومت روی بروی وان هزین چکدار و ترور و تندرو لسوریه ببا و گاویجی او حکومت به باوریا من به حوجی آلیکاریا همو پیکاتین اولی و نتویر سوری داکو کانبل همبر وین هزین تروریست خراب بگره و سوری جوان هزان پاقش بکه داکو همو پیکاتین نتوی و اولیجی لرق و حکومتی راوستن پیویستی او حکومت مسوگر بکه ماف و کذیا همو پیکاتین نتوی گاوه او حکومت دمکی مافين كردان مسوگر بکه گاوه مافين علویه مسوگر بکه کریستیانیا مسوگر بکه هنگی همو پیکاتین نتوی اولی این سوری ویل رخ و حکومتی بن لحنبر بین هزین تروریست و اب دو سالن ولاتی ما گرنه تالان اب گلک پیویسته اوشخوا مبستا جنیف جی باوری من اگر ام هشمندی بفکن اگر براستی ام پیش روژا سوید بچه بگن
دوی اف یک آرمانجا جنیفه و نه تشتکیدن. بەڵێ دکتۆر کەمال سەید و هەریەکەی نزیکەی 30 سانیەکتان هەیە با لە کۆتایی ڕوودە جەنابەت بکەم بخۆ دەزانی کە ڕژێمی بەشار لەسەر ڕازی بوو کە چەکی کیمیایی و ڕادستی کۆمەلگای نێونەتەوەی بکرێەوە لە ناو بردرێ وابزان ئەمە یەکێک لە گرنگترین پێشبەچوونەکان بوو لە سووریا هیچ پێشبەچوونێکی دیکە لە 2013 هەبوو کە ئێستا نزیکی 2014 بڵین ئەمەش لەگەڵ خۆ دەبین شتێکی چاک ڕوویدا لەم بۆ خەڵک بۆ گەلی سووریا. تشتین گەلێکی خەمگین هەبوو کارئانینا چەکین کیمیاوی لە گەلک دەواران تایبەتی 21 ئاوگوستێ لە دەردۆرە شامێ ئەف تشتێکی گەلێکی خراپ و پیس بوو لێ خەبەرە خۆش ئەو بوو کو چەکین کیمیاوی هێدی وێژ ناو بچن ئەفژی خەبەرەکە خۆش بوو ئەزێوی دەکەم جارەکەدن چەک لە سووریا چەکین کیمیاوی لە سووریای نین کارئانین چەک ڕاوەسن هەروەها هێوی دەکەم کوردێمە بەیەک دەنگی بەئاخوێن کو تشتێک سەر عەردەی هاتی ئاواکردن بێتە خۆردکردن. بەڵێ زۆر سپاس دکتۆر کامران بە خۆ دەزانین کوردەکانیش ڕایانگەیان بە تایبەتی بە سەرکردایەتی پێدا کە ئیدارەی خوان ئیدارەی خۆ دەکەن لە سێستانن جەنابەت بێجگەلەوە هیچ پێشبەچوونێکی دیکەتان دیدیان نا لە 2013 تکایە زۆر بە کورتی 20 سانیا فەرموو. بله براستی دروشا کردی دا هن گلک پیشکتنجی هبون گلک خرابیجی هبو خرابیا هری مزنجی او بو که حیانی نها ام کرد نکانین به یک دسته بن هر چندی ما دسته بلند یا کرد آوا کرد او مخابن تکتو از هیوی دارم که هین بری سرسارجی ام هر دو انجومن شخاط جباته من ها بد دوام النولیری کانه بنده هف بکن و مزگینیه که باش بدن خلکی خواهی در رجاوای کردستانه. بله هر بو هیوای و بو هیوای که سالی دهاتو باسی او بکن که او شر لرابردو بو شری نخوی سوریا راب وستندرت و چی دی خلک که آوره نبنو نکوجرین دکتور کامران هاد هبدو و هروها دکتور کمال سیدو سپاسان دکم. زور سپاس معتبر خان و ساق و سلامت بن 2014 جی. بەڵێ زۆر سپاسی ئێوە دەکەم هەروە سپاسی ئێوە جۆگران و بینەرانی بەرنامەی ڕاندی پێشادەکان لە دەنجی ئەمریکا دەکەم لە بیرتان نەچێتن دوو کاتژمێری دیکەش دەگەڕینەوە لاتان بۆ ڕووماڵکردنێکی ورد لە ڕووداوە گرنگەکانی هەرێم و جیهان من محتەبەر شێروانی لە زیاتی هاوکارم هەرێز خەندان دەرهێنەری بەرنامە داوای کاتێکی شاتان بۆ دەکەم ئێرە واشنگتنە دەنجی ئەمریکا بەشی کوردی. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.